بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستان و ئازیزان، ڕۆژوانان مسلمانانی بەڕێز و ئازیز، هیوادارم شەکەت و ماندوو نەبن. هیوادارم ڕۆژەکانتان بە ڕۆحیەتێکی دڵخۆشانە و بە سنگێکی ئاسوودە و فراوانە وەریگرن. ڕۆژەکەتان پێخۆش بێ، بە خەفەت بخۆن کە ئەم ڕۆژانەمان لێ ئەڕوا، بەبێ ئەوەی کە عیبادەتێکی زۆرمان بۆ خوای گەورە کردبێ و ئیسفادەمان لە دەقە و سانیە سانی کاتەکانمان کردبێ. هیوادارم خۆشەویستەکانم ئەم زنجیرە وتارە، ئەم زنجیرە باسە بێ بەمایی گۆڕینی سەر تاپای ژیانمان، نەک لە کاتی ڕۆژوە بەڵکو لە دوای ڕەمەزانیش لەسەر ئەم ڕێژیم و لەسەر ئەم بەرنامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام بین، چونکە ئەمرمان پێکراوە. وما آتاكم الرسول فخذوه قل إن كنتم تحبون الله چی بکەن؟ فاتبعوني يحببكم الله. ئەگەر ئێوە ئەتانەوێ خوای گەورە خۆشی بێن، ئەوە دوای من کەون خوای گەورە خۆشی بێن. شوێنکەوتن تەنها لە جیهاد و تەنها لە عەقیدە و تەنها لە بیر و باوەڕ و تەنها لە نوێژ و تەنها لە ڕۆژوانیە، بەڵکو کە بە ڕۆژین وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێ بشزانین چۆن ڕۆژوەشکێنین دیسانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بۆیە ئاگاتان لێبێ خاڵەکان گەورن و مهمن. لە باسەکانی پێشوا باسێکی ئیسرافمان کرد و ئیسراف چەند چنگی کێشاوە بەسەر عالەمە، وەچ ئینسان چەند زەرەری لێکا. لە زنجیری ئەمڕۆ ئینشەڵڵا باسی ئیقتصاد دەکەین، باسی قەز دەکەین، باسی ئەواکەین کە حکوومەتەکانی ئەڵمانیا و فەڕەنسا هاتنە سەر خەت و هاتنە جواب لەسەر ئەم بابەتە. با بزانین ئەوان یەکەمین کەس بوون ئێمە وتمان ئەڵمانیا، ئەستەغفیرولڵاه، نەخێر، ئەڵمانیا و فەڕەنسا یەکەم کەس نەبوون کە بانگەشەیان بۆ دەستکێشەوەنەوە لە ئیسراف کرد. دەوڵەتی ئیسلامی مەدینە یەکەم حکوومەتی سەر ئەم زەمینە بووە کە بانگەشەی بۆ دەستکێشانەوە بۆ ئیقتصاد کردووە. ئەمە شەرەفێکە. هەموو جارێک کە باسەکرێ ئەڵین یەکەم بەرنامەی خواردن چێ داینا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، یەکەم بەرنامەی وقایە بە خواردن چێ داینا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، یەکەم بەرنامەی دەستکێشانە و ئیسراف نەکردنی شێدانا. ئەلحەمدولله یەکەم مبادر، یەکەم پێشەنگ بەبێ منافیس پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم. بۆی کە ئەفەرمێ هەر کەسێ خواردنێکی من كان له فضل زاد فليعد به على من لا زاد له ومن كان له فضل ركب فليعد به على من لا ركب له أو فضل ظهر. هەر کەسێ خواردنێکی زیادەی هەبوو بابیدا بە کەسێکە خواردنی نییە. هەر کەسێ پشتێکی زیادەی هەبوو یا کوشتێکی زیادەی هەبوو یا سیارەیەکی زیادەی هەبوو بابی بۆی کە سیاری نییە. کاتە ئیسلام وامان فێرەکە ئەم مبادرەیە یەکەم ئینطلاقی لە دەمی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم، پێشەوەی خەڵکانی تر ئەسڵەن عەقڵیان بۆی بچێ یاخود بیری لێ بکەنەوە ئەمە ئیسلامە فێری بەخشش و فێری ناندان و فێری سەخاوەت و فێری ئیفطاری سایمانەکە. ئەمە ئیسلام ئەوەنە گەورەیە پێتەڵێت لەگەڵ مزگەوتەکەیە کاتی خۆی سوبحان الله باوباپیری ئێمە لەم مۆزوعەیە زۆر دەقیق بوون، زۆر ورد بوون. ئەگەر غەریبێ ڕووی کردی بێتە مزگەوتەکەیان لە نوێژی مەغریبە، یەک کەس بە ئیمامەکەشەوە نەڕۆشتوێتەوە هەتاوەکو نەیانزانی بێ خانەخوی ئەم پیاوە چێیە، هەتاوەکو نەیانزانی بێ ئەم پیاوە ڕوەکات و چوو لە ماڵی چێ منێتەوە. دواتریش شەڕ بۆ لەسەری چێ بیباتەوە بۆ ماڵی خۆی، چێ ئەم فەزڵ و چێ ئەم منەتەی دەستکەوێت. بۆیە پیاوانی ئێمە، پێشینانی ئێمە بەڕاستی لەمەیە پێشەنگ بوون. ئەمەش پێم وانییە لە گیرفانیانەوە هێنابێتیان، بەڵکو لە دین و لە ئیمان و لە پێغەمبەر و لە سونەتەکانی ئەوە هێناویانە. بەڵێ خۆشەویستەکانم، ئیسراف لە ئیسلامە چیە گەێنێ؟ پێناسەیەکی زۆر خەتەری هەیە. ئەفەرمێ إن من الإسراف أن تأكل كل ما اشتهيت. الله أكبر. إسراف أويا حەزت لە هەرچیە بوو بیخۆی، پێوتە ئیسراف. مستەڵەحێکی قورسەوە نییە، جەباشە گەم حەزم لە شوێنە بێ نایخۆ، بەڵام حەزت لە هەر شتێکیش بوو هەر دەستی بۆ بەریت و بیخۆی، وەش بۆ خۆی ئیسرافەکەتان لێ بێ.
کابرانی وەشە و خەبی لێ زراوە هاتوۆتە دەرەوە وەڵا ئەوە کاکەوە خێر وەڵا دیارە شەو نوێژەکە بزانە کابرا بزانە حراسەتێکە گرێ بزانە بەدۆی چیا بگەڕێ باشە بەو نیوەشەوە وڵاتی بەدە سەرپیەکە خۆ ئینا لیلا و ئینا ئیلیه ڕاجعون یعنی بەڕاستی نەفسی ئینسان ئاوا هەڵی گرێ بۆ ئەوەی کە بەرەو خواردنێکە بەرێ ئەو نەعزێتە بە بەڕاستی من ئەو بە شەرع و بە دین و بە ئیمانیش نازانم بۆ معلومات یعنی ئیسراف لە ئیسلامە ئەمە ئەگرێتەوە باشە تۆ بۆ نیوەشەوە سەرپیەکە خۆی یاخود خواردنێکی قورسە خۆی وەڵا حەزم لێتی باش ئەم خواردنە باشە تۆ ڕێخۆڵەیەکی هەیە دیسان ڕێخۆڵەیەکی تری تێ ترنجێنی ئەم ڕێخۆڵەیە بەچی هەرزم بێ خۆی تەبعی ڕێخۆڵە و مەعیدە وایە بە هیچ شتێ ناتوێتەوە ئەو هەموو ترشەڵۆک و هەرسە مەعیدە و ڕێخۆڵە ئەیکەن خۆشیان هیچیان لێ نایە باشە تۆ بە قووەتیان ئاژەڵێک باشە تۆ ڕێخۆڵی ئەوە هێنەیەکی تەناو ڕێخۆڵی خۆتەوە ئەمە بەچی هەزمە بێت ئەمە لەکوێ جێی بێتەوە شویش بەسەری ئاخەوی بەشەرتێ کەواتە نە تۆ ئیسفادە لەوەکەی نەویژ ئیسفادە لە تۆکە بۆیە خۆشەویستەکانم ئیسراف لە ئیسلامە ئەمە ئەگرێتەوە بۆیە جابری کوڕی عەبدوڵڵا بەو عەزەمەت و گەورەی خۆیە بۆ نزیکی لە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەفەرمێ جارێکیان عومەرم بینی گۆشتم بەدەستەوە بوو سوبحانەڵڵا یعنی سەی سەحابە بکەن وەکو ئەوەی تاوانێکی کردبێ وەکو ئەوەی شتێکی خراپی بەدەستەوە بێ وەکو ئەوەی کە سیدیەکی پێگیرا بێ وەکو ئەوەی کە شتێکی قاچاقی بەدەستەوە بێ فەرمی عومەرم بینی فەرمی ما هذا يا جابر الله ئەکبەر گۆشتێکی حەڵاڵ ببیتەوە بۆ کۆمەڵی خوشک ببێتەوە بۆ کۆمەڵی مناڵ بە چەند درهەمێکی کەم کڕیوێتی ئەفەرمێ ئەمە چییە ئەفەرمێت حەزم لە گۆشت بوو کڕیم الله ئەکبەر عومەری کوڕی خەتاب سەیری ئەم قسەی پێ ئەڵێ ئەم وردەکاریە کە هەقا بەسەر هەموو مەطعەمەکانە ئەگەر قبوڵکەن بنووسرێ فەرمێ ئەوە كلما اشتهيت يا جابر اشتريت ئەی جابرەوە هەر کاتێ حەزە لە شتێ بێ خۆیت ئەیکڕی یعنی جارێک جڵەوی نەفسی خۆتە پێ ناگیرێت حەزە لێبوونی خۆی جارێ ناتوانانی بڵێ وامزانی خواردم جارە ناتوانانی ئەوەی کە لەویا سەرفێکی کۆی کێتەوە لە پاشەکەوتێکی لە شتێکی بە سووترا بەکاری بێنی یعنی جڵەوی نەفسی تۆ بەدەست خۆت نییە بەڵکو نەفسەکەتە بە کێشتەکە بۆ ئەوەی کە پێت بڵێت تۆ چیەکی یعنی تۆبی بە شوێن کەوتوو بە دواکەوتووی ئەو نەفسەی کە ئەمرت پێیەکە فەرمە ئەی جابر ناترسی خوای گەورە لە قیامەتا پێت بڵێ ئەذهبتم طیباتیکم فی حیاتیکم الدنیا خۆشیەکانتان لە دنیاە بەسەر برد لا ئێمە پاداشتان نییە طیباتەکانتان لە دنیاە سەرف کرد هیچتان بۆ قیامەت نێشتەوە بەڵێ ئەبوو بەکری سدیقە فەرمەیە ئینی لەئەکرەه الرەجل یەأکل رزق ئەیام في یوم واحد مڕقم لە پیاوێکە ڕزقی کۆمەڵە ڕۆژی لە ڕۆژەکە بخوا واتە ئەو خواردنەی ئەو دەفرەی بەردەمی بەشی سێ ڕۆژەکە بێ لە یەک ڕۆژە تەواویکە ئینسانیش کە خواردنی تەواو بوو ڕزقی تەواو بوو لەسەر زەویە کورد دەڵێ سەری بێڕسق لەژێر خاکایە جبریل دێ ئەڵێ یاخود مەلەک المۆت دێ ئەڵێ وەڵڵاهی لەسەر ئەرزاق لوقمە خواردنێکت نەماوە بیخۆی ستۆپ بۆست باجە خۆشەویستەکەم هەموو شتێکە خۆی لە پڕ تووشی شەکرابی تووشی زەبحابی تووشی جەڵتابی دکتۆرە لەیتر ئەم شتانە و لەسەر مەمنوعە یعنی بەشەکەی خۆ خوارد لەوەدا نابی بخۆ هەمی بەسەرێکەوە خوارد پەلت کرد فۆتاوی پێهێنا ڕزقیش ئاوایە ئەجەلیش ئاوایە خواردنیش ئاوایە لوقمە خواردنەکە نەما کۆتایی پێدێ بۆیە ئەبوو بکرە فەرمێ ڕقم لە پیاوێکە کە خواردنی کۆمەڵی ڕۆژی لە یەک ڕۆژا خوارد تە بەشی کۆمەڵە ڕۆژتەکە سەرفی مەکە داینە بۆ ڕۆژێکی تر هەمی بەسەرێکەوە مەخۆ خۆزگایەک ئەمی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەمی سەحابەکانی دوای پێغەمبەری خوا پێی فەرمووین ئەبوو بە مبادرەیەک ڕۆژانە ملیۆنەها میسری ملیۆنەها موسڵمان لەناو قەبرستانەکان و بەسکی برسی هەتا بەیانی سکیان ئەوشن دوو گەنجی موسڵمان دوو گەنجی میسری بیر لە ئیشێکی زۆر جوان و
بیر لە مشروعێکی زۆر گەورە ئەکەنەوە، ئەچن بەلای مەتعەمەکان ئەڵێ زەحمەت نەبێ ئێوە خواردن کەمایەوە چی لێەکەن؟ وەڵاڵێ ئێرژی فڕێدی ئیکینە تەنەکی خۆڵەکە و فڕێدی. ئەلە باشە ئیجازەمان هێن بەیانی 2 مەنجەڵتان بۆ بێنین، یەکیان شتی شلی تێکەن، یەکیشیان برنج و شتی ڕەخی تێکەن، لە جیاتی بیکەنە تەنەکی خۆڵەکە و بمانکەن ئەم 2 مەنجەڵەوە. ئەم 2 مەنجەڵە ئەم 2 سەتڵە لەم مەتعەمەدا ئەنێن کە ئێوارە دێنەوە کەسی دەکەن خەرمانێکیان بۆ گەڵاڵە بووە لە برنج و لە شل و لە خواردن کە ئەکرا فڕێ بدرێ لە نان و لە ئێسقان و لە کۆمەڵی گۆشت کەماوەتەوە. هەڵێگرن بەدەستیانەوە ئەیبەن بۆ سەر قەبرانەکان و بۆ شوێنە فەقیرەکان و دابەشێکن. ئەمەی ئەم 2 گەنجە پێی هەستان ئیستاکێنە سەدەها گەنج بە دوایەوەیەتی مەشروعێکیان دروست کردووە بە ناوی بانکی تەعامۆ. ساڵانە خواردنی ملیۆنەها کەسە دەن لە میسرە کەیساکەن ئەلحەمدوللا لە شوێنەکانی تریشە دەستی پێ کردووە و سعودیە پێوترێ حیفظ النیعمە. باشە کوردستانی ئێمە وڵاتی ئێمە پێویستی بەمە لەمە زیاتر نییە. ئەم هەموو داخلیەمان هەیە، ئەم هەموو فەقیرەمان هەیە، ئەم هەموو ئاوارایمان هەیە. من پرسیار لە جەنابتانەکەم تخوا لە حەفلاتەکانە چەند فڕێدرێ، لە مەتاعیمەکانە چەند ئەڕێژرێ، چەند خواردن زیادە وەکرێتە ناو زەبڵدان و تەنەکەی خۆڵەکانەوە. بەڵام گەنجێکی خوێن گەرممانەوێ ئەم خواردنانە جارێک تر گەرم کاتەوە و ماڵ و دەست و ورگی فەقیرەکانی پێگەرم کاتەوە جارێکی تر. خۆزگایە ئەم مەشروعانەش لە وڵاتی خۆمانە ئیسفادەمان لێ کرد. خاوەن مەتعەمەکان، خاوەن هۆڵەکان، خاوەن فندقەکان، دەوڵەمەندەکان هەڵەسان بە مەشروعێکی ئاوا بۆ ئەوەی کە بمانتوانایە ئەوەی لە خۆمان زیاتە بێ، ئیسراف نەبێ، نەڕژرێ، بەڵکو گیرفان و دەست و دەم و ورگی کۆمەڵی خەڵکی پێ تێر بکرێ جارێکی تر. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.